لحديثك ابن عمر هاتو عبد الله كري إمام عمر خوالي الرازي بي في غمر صلى الله عليه وسلم فرموي يا معشر المهاجرين أي كوملي كوجبران ئەوانە دیارە زیاتر لەگەڵ پێغەمبەر بوون لەو کاتە کە پێغەمبەر ئەم حەدیثەی فەرموو صلى الله عليه وسلم فەرمووی خصال خمس إذا ابتليتم بهن وأعوذ بالله أن تدركوهن پێنج شت هەیە خوا پەناماندا ئەگەر پێی گەیشتن و پەنا ئەگرمە خوا پێی نەگەن پێنج حاڵەتی زۆر خەتەر ڕووەدا ئەگەر ئەو پێنج شتە ڕووبدا لە ناوتانە لم تظهر الفاحشة في قوم قط حتى يعلنوا بها إلا فشى فيهم الطاعون والأوجاع التي لم تكن مضت في أسلافهم الذين مضوا هر كات فاحشة لنا هر قوم يكا زناو بأخلاقي بدروشتي نيربازي ميبازي أو جورشتانا أو فاحشانا قال لنا هر قوم يكا بيدا ببن پاشان بآشكرا بيكن وببي شرم بلاوي كنوا هنديك طاعون هنديك درد هنديك بلا رؤكات أو قوما كالقوماني بيشو أوانا نبوة تماشا كان خوش يسكانم تماشاي توركو ملاياتي كان بكن تماشاي تيك توك يوتيوب أو جورا برنامج بكن أما بالضبط أبينن بتشاو تصور أكن إيسا قومانيك هي كوملانيك هي رێکخراویان داناوە لە هەموو جیهانە زەختێکی زۆریان هەیە لەسەر دەوڵەتەکان و حکومەتەکان چجا لەسەر تاکەکان لەسەر ئەوەی کەوا مێ بخوازێ و نێریش نێر بخوازێ یعنی بەڕەسمی ئەوە خۆیان ئاشکران نێربازیەکەن و بێئەخلاقیەکەن و ئیعلانیەکەن و بڵاویەکەنەوە بەڵام بیکەن بە قانون بیکەن بە یاسا من و تۆش نەتوانین قسەی تیا بکەین هەیە ئێستا ڕێکخراو لە کوردستانی خۆمانە و لە شوێنەکانی ترە و پاڵپشتێکی زۆریش ئەکرێن بۆ نمونە فەیسبوک ئەم فەیسبوکەی کە ئێستا زۆر بەمان ئەکاونت و پەیجمان هەیە من لە پەیجەکەی خۆمەوە بۆ نمونە کە نزیکەی زیاد لە 200,000 معجبی هەیە بابەت وا هەیەدا ئەبەزێنین لە ملیۆن زیاتر لایکی بۆ دێ بەر لە ڕەمەزان بابەتێک بڵاو کرایەوە منیش کۆپیم کرد و بڵاوم کردەوە لای خۆم لە پەیجەکەی خۆم یعنی کە ئەمانە قەومێکن وانە یعنی هینی شەرعی لەسەری تەسەورەکەن لە ماوەی درێژی ڕەمەزانە کامل هەر بابەتێکماندا ئەبەزان لە پەیجەکەی منەوە جاری وا هەبوو تەنها یەک لایکی بۆ ئەهات ملیۆن وەبان سەبوو بە یەک لایک کە ئەویش خۆم بوو لایک مەکرد یەک نەفەر لایکی بۆ ناکرد یعنی هەر نەیەڵا فەیسبوک نەیەڵا بێت یعنی کۆمپانای فەیسبوک نامەیەکی بۆ ناردم تیتر جارێکی تر ئەگەر لەسەر ئەوان شت دابەزێنی پەیجەکەت تەواو طبعا ئەوە زەختێکە لەلایەن کۆمپانیای فەیسبوکەوە و شوێنەکانی تریش حتا تەنانەت حکوومەتەکان بە کوردی و بە کورتی مەبەستەکەم ئەوەیە کە خراپەکاری و فەساد و بێئەخلاقی گەیشتۆتە حەدێ نەک تەنها بڵاو ئەکرێتەوە بەڵکو یان بە ئاشکرا ئەکرێت بەڵکو ڕەواجێکی زۆر زۆری پێدرێ و قووەتێکی زۆر لەلایەن اقتصادیەوە لەلایەن سیاسیەوە لەلایەن کۆمەڵایەتیەوە لە پشتێتی ئیتر چۆن کۆرۆنا پەیان نابێ ئیتر چۆن خراپە و خراپەکاری ئاوا بڵاو بێتەوە خوای تەعالا ئەو بەڵاو موسیبەت و دەردانەمان بۆ نانێرێ ئەوە دەقی حەدیثەکەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەمە یەکەمیان دووەمیان پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم ولم ينقصوا المكيال والميزان إلا أخذوا بالسنين وشدة المؤنة وجور السلطان عليهم هەر کاتێ خەڵک وای پێهات لە کێشانە و پێوانەیە لە ترازووە لە پێوانەیە فێڵیان کرد و غەدریان کرد و کەم و کورتیان تیا کرد ئەوە بە تەئکید چاوەڕوانی چی بن چاوەڕوانی ساڵی نەهاتی و گرانی بن بە تەئکید چاوەڕوانی حاکمی زاڵم و کاربەدەستی زاڵم بن کە دێ پشتت ئەشکێنێ
وماڵەکەشت ئەخوا و ناشتوانی قسە بکەی. سێم ولم يمنعوا زكاة أموالهم إلا منعوا القطرة من السماء ولولا البهائم لم يمطروا. ئەگەر هەر کاتێ زەکاتی ماڵیان گردەوە خێر و خێراتیان گرتەوە حەقی خوایان نەدا لە ماڵ و سەروەت و سامانیانە ئەوە خوا پەنامان بدە دوور نییە ئاسمان هەر بە کاملی بیگرێتەوە لیان لە جیاتی ئەو بارانەی کە بارانی ڕەحمەتە بارانی غەزەبیان بەسەرە ئەبارێ. ئەگەر لەبەر خاتری حەیوانات و بێدەسڵاتەکان و بەسە زمانەکان نەبێ خوای تەعالا قەترە بارانیان بۆ نابارێنێ. ولم ينقضوا عهد الله وعهد رسوله إلا سلط الله عليهم عدوهم من غيرهم فأخذوا بعض ما كان في أيديهم. هر كاتي مسلمانان عهد و پەیمانی خوایان پەیمانی پێغەمبەرەکەی خوایان شکان يعني نيان بردسر أو پەیمانی کە بەخوا و پێغەمبەری خوایان داوە صلى الله عليه وسلم إلا خوای تعالى دژمنی کیان بەسەر زاڵەکە لە خۆیان نەبێ تا حەدێ دژمنی خۆیی بەزەی دێتەوە چونکە خەڵکەکە ئەناسێ. پێشینانی کورد قسەیەکیان هەیە ئەفەرمن ئینسان کە سوکاری خۆی ئەگەر گۆشتەکەتیش بخوا ئێسقانەکەت ناشکێنێ. دژمنی خۆی ئەگەر گۆشتەکەتیش بخوا ئێسقانەکەت ناشکێنێ. بەڵام دژمنی غەریب کە لە خۆت نییە گۆشت و ئێسقان بەیەکەوە ئەبا ئەوە هۆکارەکەی بۆ ئەوە ئەگەڕێتەوە کاتێ زاڵ ئەبن پەیمانی خوا و پەیمانی پێغەمبەری خوایان شکاندووە. وما لم تحكم أئمتهم بكتاب الله عز وجل ويتخيروا فيما أنزل الله إلا جعل الله بأسهم بينهم. هر كاتيك كاربدستاني مسلمانان حكموا دادوريان بشريعتي خوا نكرد بكتابكي خوا نكرد بريبازكي خوا نكرد بتأكيد لناو خويانا كيشيان بو دروسه بي كيشي ناو خويان بو دروسه بي دو بركيو خوري ناو خو بيا بي واي بيدي ام لأو رازينيا ليه داو اي كوجي او لأو رازينيا ليه داو لناوي با هر كاتي كاربدستان حكميان بشريعتكي خوانا كرد توشي او نقبتي ابن يك اخون. ام حديث امامي ابن ماجه وامامي بيهقي امامي حاكم روايتيان كردوا وامامي حاكم فرمي صحيح وهروها امامي ذهبيش موافقي كردوا. بتأكيد خوش يسكانم اما اسمه بتشاي خومن آثاري اما ابينين